ئایدۆلۆژیا و جەماوەر. ئایدۆلۆژیا و جەماوەر. ئایدۆلۆژیا یان ئایدۆلۆجیا لە دوو شەی لێکدرا و دروست بووە. ئایدیا کە بە مانای بیر و باوەڕ و ڕوئیە و جیهانبینی دێت لەگەڵ لۆجیک یاخود لۆژیک کە بە مانای زانست یان زانستی بەکارهێنرێت. مەبەست و مانە لە دەستەواژەی ئایدۆلۆژیا بە مانای پەیبردن بە ڕێگایەکی زانستی لە پێناو دروستکردنی جیهانبینێکی سیاسی کە لە پشتیەوە فەلسەفە و ئایدیایەکی فکری کۆمەڵایەتی وەستاوە، یاخود ئاینێک یان ئاینزایەک لەم ڕێگای ئایدۆلۆژیەوە ئاخرێتە چوارچێوەی قەنەعەتێکەوە بۆ دروستکردنی دۆخێکی دەست ڕۆیشتووی جەماوەری. ئەمەش لە پێناو نوێکردنەوە و بەخشینەوەی ئەو ئاین و ئاینزایە بە کۆمەڵگە. ئایدۆلۆژیا تەفسیر و تعریفی زۆری هەیە، هەر بە گوێرەی زۆر لە مفکرەکان ئەوانەی کە باسە لە ئایدۆلۆژیا کردووە بیر و بۆچوونی جیاواز هەیە دەربارەی ئەوە هەم لە ڕۆژە ئاوا لە ڕۆژهەڵات. بەڵام ئەوەی کە بتوانرێت بگوتری ئەوەیە کە ئایدۆلۆژیا کۆمەڵێک ئەفکاری پێکەوە بە سراوی ئاڕاستەکراوە، واتە وا دەکات لە مرۆڤ کە دنیا بینی و ئەو شتانێک کە بە چوادەوری خۆیەوەتی تەفسیر و ڕابی تایبەتی خۆی وە بکات. لێرەدا ئەتوانین بڵێن ئایدۆلۆژیا ئەوەندەی ڕەهەندی ئاراستەکردنی مرۆڤی هەیە، ئەوەندەیش لە تەقییمکردن و لە هەڵسەنگاندنی ئەو داردانی کە لە کۆمەڵگەدا ڕوودەدەن کاریگەری لەسەر مرۆڤەکان دروست دەکات. لە هەندێک کاردا ئایدۆلۆژیا وا دەکات کە مرۆڤەکان لە چوارچێوەیەکی بەرتەسێکدا قەدیس بمێنن، واتە لەو چوارچێوەی خۆیان زیاتر دینەبینەکان نەگاتە ئاستێکی تر. و ئەم ئایدۆلۆژیایە کە وا دەکات خەڵکی ئایدۆلۆژی دروست بێ لە کۆنەوە تا ئێستا بەردەوام بووەوە لە چەپ بۆ ڕاست کۆمەڵێک بیر و بۆچوون کۆمەڵێک ئایدیایی زۆری لە خۆ گرتو. ئەڵبەتەمە لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسی و لە بواری اقتصادیدا ڕۆڵی بینیوە و چەندین بردۆستمان هەیە، چەندین ئایدۆلۆژیامان هەیە جیاواز لە یەکێکەوە بۆ یەکێکی تر ڕەهەندەکانی جیاوازن. و ئەتوانم بڵێم بەرهەمی ئەمانەی شنێک جار ئایدۆلۆجیستەکان و ئەوانەی کە ئایدۆلۆژی بوون بە شێوازێکی نێگەتیڤانە بەسەر کۆمەڵگەدا شکاونەتەوە، مەسەڵەن فاشیزم، ئەمانە بەرهەمی ئایدۆلۆژیایەکی تونڕەو بوون، بەرهەمی ئایدۆلۆژیایەک بوون کە فێلەوان کرد کە مرۆڤاتی بەو ئاسە بگات کە قەت و عامێکی تێبکەوێ. ئەڵبەت لە بوارە سیاسیەکەیشدا باس لە دەسەڵات و هێز و ئەم شتانە دەکرێت جیاوازە، مەسەڵەن لە ئەوکوتم لە فاشیستیەوە بۆ ئەوپەر دیموکراسی و بۆ نیولیبرالی بۆ کۆمەڵێک ئەفکار هەن کە بەڕاستی کۆمەڵێک ئایدیای تایبەتی خۆیان لەخۆ گرتووە و چوارچێوەیەکی تایبەتیان هەیە. ئەم چوارچێوە وای کردو کە ئەمانە بە ئایدۆلۆژی بکرێن، واتە ئایدۆلۆژیا لێرەدا واتا و مەغزایەکی تایبەتی هەیە وەک سیستمێک بۆ ئەوەی کا مرۆڤەکان بتوانن لێەوە تەفسیر و ڕاوە بۆ ئەو شتانێک کە لە چوادەوری خۆیاندا بکەن لە کۆمەڵگا لە تاک لە طبیعەتی حتا لە طبیعەتیش هەندێک لە ئەو بیردۆزانە هەندێک لەو مەنهەجانێک کە دروست بوون ئایدۆلۆژیای تایبەتی خۆیان هەیە و وەڕەهەندی تایبەتی لە خۆ گرتووە. سەبارەت بە پێناسەی ئایدۆلۆژیا پێناسەیەکی یەکگرتو نییە، بە شێوازی جیاواز پێناسە کراوە، بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانین لە چوار ئاستی سەرەکیدا باز لە ئایدۆلۆژیا بکەین. یەکێکیانەوەیە کە ئایدۆلۆژیا وەکو سیستمێک لە بیرۆکە و باوەڕ و ئایدیالەکان دەکرێت تەماشا بکەین کە دەبێتە هۆی ئەوەی با بڵێن ئامانج و چاوەڕوانیەکانیمانی لەسەر دابڕێژین، جا چ لە بواری سیاست بێت، چ لە بواری ئابووری بێ یاخود هەر بوارێکی تر بێت. ئەمە ئاستی یەکەم. ئاستی دووەم وەکو دیسان وەکو سیستەم دەتوانین تەماشای بکەین، یان وەکو کارخانەیەک وەکو مەچینەیەک کە مانا و هێما و ئەمانە بەرهەمدێنە لە ژیانی کۆمەڵاتیماندا لە پەیوەندیەکانماندا. و لە ئاستێکی تر دەکرێت وەکو با بڵێن بیرۆکەی چینەکانی ناو کۆمەلگا تەماشای بکەین. بیرۆکەی چینەکانیش لەسەر بنەمای بەرژەوەندی یاخود پەیوەندی کۆمەڵاتیەکانیان دیاری دەکرێت. بۆ نمونە زۆرجار باز لە مەسەلەی لە دابەشکردنی کۆمەلگا دەکرێت بەسەر کۆمەڵێک چین بە شێوەیەکی گشتی سێ چینی جیاواز، چینی سەرەوە، چینی ناوەند، چینی خوارەوە. چینی سەرەوە زۆرجار نوێنەرایەتی وەکو با بڵێن ئەو ئایدۆلۆژیا کە نوێنەرایەتی دەکات وەکو کەپیتالیزم تەماشای دەکرێت. چینی ناوەڕاست هەندێک جار
دەتوانم بڵم تێکەڵەیەکە ئەوەکەی زۆر دیار نیە خەسرەتەکە بەڵام زۆر جار بەلای چینی سەرەوەدادا یاخود بەلای چینی خوارەوەدا دەدات کە هەندێک جار بە ناوی لیبرالیزم بە ناوی سۆسیال دیموکراتی ئەم شتانە چینی خوارەوە زیاتر ئەوەیە کە زۆر جار باز لە مەسەلەی یاخود لە ئایدۆلۆژیای مارکسیزم دەکرێت یعنی ئەوە دیارە ئەو پۆلبەندێکی دقیق نییە بەڵام یعنی ئەگەر ئاوا تەمەشای بەرژەوەندی چینەکان بە شێوەیەک بمانەوێ با بڵێن لەسەر ئاستی چینەکان با بڵێن ئایدۆلۆژیەکان دیاری بکەن ئەوە پۆلبەندی کراوە بەڵام زۆرێکتر لە تعریف یاخود لە پێناسە بۆ ئایدۆلۆژیا ئەوەیە بەدەر لەو با بڵێن ئاستانێک کە باسمان کرد وەکو دنیابینی گروپێکی دیاری کراوە تەمەشای دەکرێت وەکو دنیابینی ئەوەی کە پێ دەڵێن وۆرد ڤیو یانیش وەکو تەخەیولی گروپێک هەندێک زاویە دەکرێت هی تاکێک بێ وەکو تەخەیولی گروپێکی دیاریکراوە یاخود چینێکی دیاریکرا و تەمەشای بکرێت بە ئینگلیزیەکەی ئیماجیناری پێ دەڵێن هەروەها لە ئاستێکی ترمان هەیە وەکو ئەوەی کە لە بواری فەلسەفەدا بە ئۆنتۆلۆژی یاخود علم الوجود باسی دەکرێت لەو ئاستەشدا ینی هەندێک زاروێ وەکو دەڵێم وەکو مرادفی ئەو چەمکانە بەکاردێ بە هەر حاڵ بەڕای من ئەوەی کە گرنگە پێناسەی ئایدۆلۆژیان نییە ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێمە چۆن ئایدۆلۆژیا بەکاردێنین لە ژیانی ڕۆژانەماندا چۆن ڕەنجی داوەتەوە و چۆن ئاراستەمان دەکات ئەمە کاراکتەرە سەرچەکانی با بڵێن ئایدۆلۆژیا کە دیاری دەکەین لەوە پێمان دەڵێت ئایا ئایدۆلۆژیا بۆ نمونە لە هەرێمی کوردستان تا چەند ڕەنجی داوەتەوە سەبارەت بە وشەی ئایدۆلۆژیا زارێک پێشەم شتێک لە وشەی ئایدیاوە وەرگیراوە بەمانەی فیکر دێ ئەو فیکرە ئەو بیر دیارە کە دەڵێن بیر یان فیکرە زیاتر بەرهەم و بیر و بۆچوونی مرۆڤەکانە دەربارەی دنیابینی دەربارەی چوارچێوەکانی ژیان دەربارەی فەلسەفەی بەڕێوەبردن و بەرەو پێشچوون و دەربارەی فەلسەفەی ڕابردوو کە مرۆڤ بە چ ئاخارە گەشتۆتە ئێرە ئێمە ئایدۆلۆژیا لە واقعدا دەبێت جیای بکەینەوە لە هەندێک مستەلحاتی تری ئیسلامی کە بڵێن مستەلحاتی تری ناو کەلتوری ئیسلامی مەسەڵەن عەقیدە ئیمان دەبێت ئەمانە لەکتر جیا بکەینەوە واتە ئایدۆلۆژیا کە ئەوەندەی لەگەڵ مۆسوعەکاندا مامەڵام لەگەڵ ئەم بابەتە کردبێ زیاتر بەرهەم و دیدگای خوێندنەوەی مرۆڤەکانە بەڵام دواتر کە ئەمە بۆتە چەمچێکی سیاسی بۆتە چەمچێکی مامەڵەکردنی ڕۆژانەی مابرین کۆمەلگا لەگەڵی زیاتر بەم حیزبانە گوتراوە کە بیر و بۆچوونە فکرەکانیان زاڵە بەسەر بیر و بۆچوونە مرۆڤ دۆستیەکانیان بیر و بۆچوونە فکرەکانیان زاڵە بۆ لە مامەڵەکردن لەگەر واقعداواتە چوارچێوەیەکی دیاریکراویان لە بیرکردنەوە وەرگرتووە بەبێ ئەوەی کە حساب بۆ گۆڕانکاریەکان و حساب بۆ کات و زەمان بکەن ئەم چەمکێکە کە لە چەمکە زانستیەکان بریتە لە منزومەیەکی فکری ینی ئایدیا و ئایدۆلۆژی دوشتی لە یەک جیاوازن هەر تاکێک هەر مرۆڤێک هەر ڕێکخراوێک ئایدای خۆی هەیە و ناسنامەی پێکاتەوە ڕوانین و پێشینی ئەو کەسەیە بەڵام کە ئەڵین ئایدۆلۆژیا بریتە لە منزومەیەکی گشتگیر ئەم منزومە گشتگیرە لە کۆمەڵێک ڕوانین و بنەماوە سەرچاوە ئەگرێ و ئەکرێتە بنەمایەک بۆ ڕێخستنی کۆمەڵگا و لە قاڵبدانی تاکەکانی کۆمەڵگا و ئایدۆلۆژیا ئەکرێ سەرچاوە لە ململانی چینایەتیەوە وەربگرێ وەکۆی کۆمونیستەکان پەیڕەویەکان ئەکرێ لە ئاینەوە وەربگرێ وەکۆی کە بەشێکی زۆر لە ڕێکخراوە ئاینیە سیاسی و تونڕەوەکان پێڕێویەکان ئەکرێت لە بیری نەتەوەیەوە وەربگرێ وەکۆی کە لە نازی و فاشی و بەعس و هاوشێوەکانیانە بینیمان ئایدیا کە بوو بە ئایدۆلۆژیا و بوو بۆ سیستەمە گشتگیرە ئەبێتە فاکتەرێکی ترسناک بۆ لە قاڵبدانی کۆمەڵگا بۆ لە قاڵبدانی تاکەکان و ئاڕاستەکردنی کۆمەڵگا
بەڕوانینێکی گشتگیر کە هەر لە ژیانی ڕۆژانی تاکەوە تا بەڕێوەبردننی گشتی وڵات لە بە گشت ڕەهەندەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و بوارەکانی ترەوە لە پێشوەخت دەستنیشان کراوە و ئایدۆلۆژیا یەکێک لە پێناسەکانی ئەوەیە کە تاک لە تاکێکی بیرکەرەوە ئەکاتە تاکێکی جێبەجێکەر بۆی دەستنیشان کراوە چی لە بەرکە چۆن بڕوا چۆن قسە بکە شتەکان چۆن ببینێ ئیتر بینینی خۆی ڕوانینی خۆی لێکدانەوەی خۆی سفرە بێتەوە و ئەمەیە کە ئایدۆلۆژیا هەمیشە لە هەر کۆمەڵێکا سەر هەڵبات سەری لە ستەمکاریەوە دەرەچێ و ئەبێتە فاکتەرێک بۆ دواخستنی کۆمەلگا و کۆمەلگاکە ئەشێوێنێ لە جێتیەوەی بەرەو پێشەوەی بەرێ هۆکارەکەیەوەیە توانای لە هەر کۆمەلگایەکات کۆی توانای تاکەکان کۆمەلگا بەرەو پێشەوە ئەبا بە بیر و بۆچونە جیاوازەکانیانەوە هەر تاکەی ڕوانێکی هەیە لە گۆشەیە کۆشتەکانە بینێ ئەم گۆشە جیاوازانە کۆی وێنەکە ڕۆشنەکەن بەڵام ئەگەر هەر هەمووان لە یەک گۆشەوە بە وێنەکە بڕوانن لە یەک ڕوانینەوە بابەتەکان هەڵسەنگێنن ئیتر بوارێک بۆ کێبەرچێ بوارێک بۆ داهێنان بوارێک بۆ بیری نوێ و داهێنانی نوێ نامێنێ و ئایدۆلۆژیا بە دیویشترە لەسەر پرسیارەکەی بەڕێزە بە جۆرێکە کە وردە وردە چڕەبێتەوە لە ڕوانینی تاکە کەسێکە یعنی ڕوانینی تاکە کەسێک ئەکرێ بە بنەمایەک بۆ ئەوەی هەموو تاکەکانی تر ببنە کۆپی ڕوانینەکانی ئەو بۆچوونەکانی ئەو جێبەجێ بکەن و خۆیان سفرە بنەوە ئەنجا کۆمەلگایەک چڕبێتەوە لە یەک ڕوانینە لە یەک کەسە لە یەک ئاڕاستە بە دڵنیایی ئەو کۆمەلگایە بەرەو پێشەوە ناچێ بە پێچوانەوە لە بەرامبەریشدا کە کۆمەلگایەک لەسەر بنەمایەوەی کە تاکەکان بە ئازادی بە ڕوانینی جیاواز بە بینینی جیاوازەوە پێکەوە لە کارلێکێکی بەردەوامی ئاشتیانە دابن داهێنان لە گشت بوارەکان نابێتە سیمای و کۆمەلگای و کۆمەلگای بەرەو پێشەوە چێ وەکەوەی کە کۆمەلگایەکی با ئایدۆلۆژیا لە قاڵب درا و بەرەو دواوەچێت و بەرەو پوکانەوە و چەقبەستن دەچێت. ئایا لە کۆمەلگای ئێمەدا ئایدۆلۆژیا بوونی هەیە؟ هەڵبەت کە باس لە ئایدۆلۆژیاکەین پێویستە لە جەستە و جوگرافیای هێزە سیاسیەکاندا بۆی بگەڕین چونکە بکەری سەرەکی و بە جوڵەکەوتنی ئایدۆلۆژیا ئەوان دروستیەکەن واتە تا لەحزەی هاتنی ئەوان ئایدۆلۆژیا بۆ خۆی تەنێکی بێگیان و بێجوڵەیە یاخود باشترە بڵین ئایدۆلۆژیا ئەگەر هێزێکی سیاسی ڕۆحی پێ نەبەخشێت و نەیخاتە چوارچێوەی جوڵەکانی خۆیەوە ئەوە تەنها وەک تیۆر ئەمێنێتەوە هەر بۆیە لێرەوە ئەشەیە ئەوە بڵین دنیای سیاسەتکردنی ئێمە دوور نییە لە ئایدۆلۆژیا و دروستکردنی دۆخێکی ئایدۆلۆژی بەڵام گومان لەوە هەیە تا چەند ئایدۆلۆژیا وەکو زانست هاتۆتە دنیای ئێمە. هەرێمی کوردستانی وەکو هەموو بەشێکی ئەم جیهانە کاریگەر بووە بە کۆمەڵێک ئایدۆلۆژیا هەر لە فاشستیەوە بگرە هەر لە کۆمۆنیستیەوە بگرە هەر لە ناشنالیزمە بگرە هەتاوەکو دواتر مانە کاریگەریان هەبوو لە هەرێمی کوردستانەوە بۆ نیشیان هەبووە هێزیوە هەبووە تا دوێنێ کۆمۆنیست بووە دوای ساعتۆ بۆ بۆتە سۆسیال دیموکرات ئەمانە هەمویان لەو چوارچێوەیە هاتوون و هێزگەلێکی تریش هەیە کە بەڕاستی لە بواری سیاسەکە ئایدۆلۆژیەکی سیاسی وای هەیە کە تەنها خۆی بە باڵا دەسترە زانێ لەو چوارچێوەیە لەو ڕوانگەیەوە سێر دەکا کە ئەو هێزی باڵا دەست بێت و ئەمانە هەمویان بەرهەمی ئایدۆلۆژین بەرهەمی ئایدۆلۆژیایەکن کە ئایدۆلۆژی تاگڕەوانەیە و ئایدۆلۆژیەکە کە دوور لە مەغزا و جەوهەری کرانەوە و دوور لە مەغزا و جەوهەری پێکەوە بوون و پێکەوە کارکردن و ئەم شتانەیە کاتێک کە تۆ دەبینی هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستانە یا چەند هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستانە هەڵگری کۆمەڵک ئایدۆلۆژیای جودان ئەم ئایدۆلۆژیانە کاریگەری کردو لەسەر ڕەوتی سیاسیان و ئەم ڕەوتە سیاسیانە ژوای کردو کە بەرئەنجامە بێتە بوون لە لای حیزبە سیاسیەکان و لە لای ئەو کۆمەڵ خەڵکانی کە ئەو حیزبە سیاسیانە بەڕێوە دەبن بەرهەمێکی نێگەتیڤی بەرهەم هێناوە کاتێک دەبینیت کە پرۆسی سیاسی هێزێک دەیەوێت تەنها قەتیسیکا بۆ خۆی یا هێزێکی سیاسی دەیەوێت تەنها لە چوارچێوەی بیرکردنەوەکانی خۆدا خەڵک ببینێ و تەفسیرکردن و دینابینەکەی لە ڕوانگەی خۆیەوێتی بۆ خەڵک نەگرلەوەی کە خەڵک چۆنە ئاوا ببینێت ئەڵبەتەم کۆمەلگایەکە ئایدۆلۆژیا و بیر و بۆچوونی جیاوازی هەیە شەرنی هەموو خەڵکەکان بە ئایدۆلۆژی بکرێن بەڵام پارتە سیاسیەکان کە هەڵگری ئایدۆلۆژیایەکن بەتایبەتی پارتە سیاسی دەسەڵاتدارەکان
کاریگەریان لەسەر کۆمەلگا بە نێگەتیڤی بووە واتە بە شێوازێکی سەلبی بووە لەسەر کۆمەلگا کاتێک کە ویستویانە تەفسیری کۆمەلگا وا بکەن کە دەبێت هەموو ئەو حیزب بێت تەفسیری کۆمەلگا وا بکەن کە بێ هەموو هێزەکە لە لای ئەوان بێ هەموو دەسەڵاتەکە لە لای ئەوان بێ و هەموو پارۆپولەکانش لە ڕووی ئابووریشەوە لە لای ئەوان بێ تاوەکو بەکاری بێن بۆ کەس پێشکردنی لایەنەکانی تر یا لایەنێکی تر ئەم ڕاستیمە جۆرەکە لە ئایدۆلۆژی ئیتر فاشیستی ناو دەبێت ئیتر سۆشیال دموکراتی ناو دەبێت هەیە شتێکی تری ناو دەبات و ناشۆنالیسم نادەبات ئەمانە بۆ خۆی کاریگەریکی سلبیان لەسەر کۆمەلگا دروست کردووە و ئەتوانم بڵێم هیچ واتایەکی زانستی نییە تاکو من لێەوە بڕوانم کە ئەمە ئامە زانستی ئەمە زانستی نیە نا بۆ خۆی کاتێک ئایدۆلۆژیا دێتە ناو کای سیاسەکانەوە کاتێک شتەکان بە ئایدۆلۆژی دەکرێن ئەو کاتە بەرهەمێکی سیبی لە کۆمەلگادا دروستە بێت ئەو دروستە مرۆڤ بتوانێت چوارچێوەیەک بۆ بیرکردنەوەکانی خۆی دابنێ بەڵام دروست نییە تو ئەم چوارچێوەیە بسەپێنێ بەسەر کەسانی ترا و فەرزیکە بەسەر کەسانی ترا دەبێت وابێ دەبێت بۆ شێوازی بێت چونکە لە کۆتاییدا دەگەنەوە دەرەنجامەیە کە ئەم ئایدۆلۆجیستانە ئەم ئایدۆلۆژی ئەم خەڵکانەی کە ئەیانەوێت خەڵکی تر بە ئایدۆلۆژی بکەن و پرۆسی سیاسی بە ئایدۆلۆژی بکەن هەموو کای سیاسەکان بە ئایدۆلۆژی بکەن بەرەندامێکی نەگەتیڤی دەبێتەوە جاگەر تەماشایەکی ئەو خاڵانە بکەین کە کاراکتەری ئەساسین بۆ هەر ئایدۆلۆژیایەک وەکو گوتمەوەیەکە یەکەمیان دەسەڵاتی هەیە بەسەر شێوازی بیرکردنەوەمان دووەمیان ئاراستەی هەڵسەنگاندنەکانمان دەکات چۆن تەماشای دنیا دەکەین سێمیان ئاراستەی هەڵسوکەوتمان دەکات چۆن لە ژیانی ڕۆژانەماندا چی دەکەین ئەوەی تریشان ئەوەیە کە هەر ئایدۆلۆژیایەک دەبێت لە ناو خۆیدا کۆمەڵێک بەهاو ماناو ئەوەی گونجاوی لەگەڵێک بێ نابێ دش بە یەک بن جاگەر لەژێر ڕۆشنایی ئەو خەسڵەتانە تەماشای ئایدۆلۆژیا بکەین لە هەرێمی کوردستان دەبینین زەحمەت ئێمە بتوانین بیگونجێنین لەگەڵ ئەو خەسڵەتە ئەو پێناس ئەکادیمیەکە کردمان بۆ نمونە لەسەر ئاستی سیاسی ئێمە حزبە سیاسیەکانمان هەیە حزبی سیاسیمان هەیە بۆ خۆی هەڵگری ئایدۆلۆژیای بۆ نمونە کۆنسەرواتیڤە بەڵام تۆ دەبینیت لە بواری ئابووریدا بانگەشە بۆ سۆشیال لیبرالیزم دەکات دیفاع لە بۆ نمونە هەندێک بەهای یەکسانی و ئەم شتانە دەکات بەدەر لەوەی کە با بڵێن لە بەرژەوەندی چینی سەرۆدا بێ کە لە بنەڕەتدا ئەو ئایدۆلۆژیە دەبی لە بەرژەوەندی چینی سەرۆدا بێ حزبمان هەیە خۆی بە هەڵگری ئایدۆلۆژیای سۆشیال دیموکراتی دەزانێت بەڵام لە هەمان کاتا دەبینیت برەو بە بنەماکانی یاخود بیرۆکەی لیبرالیزم دەدات لە ژیانی ڕۆژانە لە سیاسەتەکانیدا لە دنیابینی ئابووریدا بۆ نمونە جا بۆیە زۆر جار دەبینین دنیابینی ئابووری حزبەکانی لا ئێمە لەگەڵ دنیابینی سیاسیان یەک نایەتەوە جا بۆیە دەتوانم بڵێم ئایدۆلۆژیا بەمانە ئەکادیمی و زانستیەکەی لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی سیاسی ناتوانم بڵێم بوونی نیە بەڵام تێکەڵ و پێکەلێکەیە گونجاو نییە بەهاکانی ناو با بڵێن ئایدۆلۆژیا سیاسیەکان ئەو حزبانێکە هەڵیان کردووە لەگەڵ یەک گونجاو نییە جا یەکێک لە خەسڵەتە هەرە ئەساسیەکان ئەوەیە کە دەبێ ئەو بەیانەی هەر ئایدۆلۆژیاک هەڵی گرتووە هەر حزبێک هەڵی گرتووە دەبێت لەگەڵ یەک گونجاوێن بۆ نمونە کە تۆ دیفاع لە باز لە لیبرالیزم دەکەی دەبێ باز لە مەسەلەی بازاڕی سەربەخۆ بکەی باز لە مەسەلەی ئازادی تاکەکان بکەی ینی بەم شێوەیە تۆ دەبینیت هەڵگری ئایدۆلۆژیای لیبرالیزمە بەڵام دیفاع لە مافی با بڵێن گروپ دەکات کۆلەکتیڤ دەکات ئەمە لەگەڵ یەک ناگونجێ ئێمە لە ڕابردوودا کۆمەڵە حزبمانە حزبی ئایدۆلۆژی بوون ینی لە ڕابردوودا ئێمە هەموو چەپەکان حزبی ئایدۆلۆژی بوون ئەگەر تێبینیت کردبێ لەو ڕوانگەیەوە کە بیرروبەچوونشی دیاریکراویان هەڵگرتووە و زۆر جار تێک ژیراون لەگەڵ پێکاتەکانی کۆمەلگا لەسەر ئەو ئاساسی کە ئەمان بیرروبەچوونەکانیان وایان پێ دەڵێ لە ڕابردوودا ئێمە حزبی ترمان هەبوو کە با بڵێن لەو ڕوانگەیەوە قسەی کردووە بەرپێ ئایدۆلۆژیایکی دیاریکراوە لە حزبی هیواوە هەڵگری ئایدۆلۆژیا بوون حزبە کوردیەکانی ئێمە بەڵام ئایدۆلۆژیا لەلایەن پارت و لەلایەن
ڕێکخراوە سیاسەکەن لە ئێمەدا لەناو نخبەی سیاسی ئێمەدا تەستیفە بەوەی کە هەیە با ئایدۆلۆژیایەکی تونڕەو مامەڵی لەگەڵ واقعەکە کردووە هەیە ئایدۆلۆژیایەکەی نەرم بووە واتە بەشێک لە پارتە سیاسیەکان کاتی خۆی بیر و بۆچوونی چاپ مارکسیتیان خستۆتە ناو پێڕەوەکان بەڵام لە ممارەسەیە دەبینین بە ئەندازەیەکی باش پەنجە نەرم بوون بۆی کە بە ئاراستەیەکە گاوێ ناویش تۆلانەی پێچوانە و بێ لەگەڵەوەی کە لە پێڕەوەکەیان داناوە ئایدۆلۆژیەکان بە دوو شێوە حسابی بکەن بەشێک لە ئایدۆلۆژیەکانمان ئێمە لە کوردستاندا بە زۆری گرفتمان لەگەڵ ئایدۆلۆژیایەکی هاوردەیە مەسەن دیدگایەک لە وڵاتێکدا بۆ شێوەی حکومڕانی هاتووە فەلسفەی شۆڕشی فەڕەنسی لە کاتی ئیتیحاد و تەرەقی و لە جوڵانەوەی دوای سوڵتان عەبدولحەمیدی لە تورکیا بۆ تا ئایدۆلۆژیای بەشێک لەم بیریار و بەشێک لەم ئەحزابە سیاسەنێکی ویستانە گۆڕانکاری لە تورکیا بکەن بەڵام گرفتی ئێمە لەوەدایە چەپەکان لە وڵاتی ئێمە کە هاتوون لێرە پارتی سیاسیان بنیاد ناوە ئاڕاستی فکریان تەبەنی کردووە هەموو لەو ڕوانگەیەوە بەواتە حیزبی ئایدۆلۆژی بوون بەڵام گرفتەکەی ئێمە لەوەدایە بەریەکەوتنەکان لێرەدا لەوەدایە بەشێک لەم پارتە سیاسی ئایدۆلۆژیانە هێندە حرفیەن مامەڵەیان لەگەڵ ئەم شێوازە کردو بۆ گواستنەوەی ئەفکاری بیریارە ئایدۆلۆژیە دەرەکیەکانی لە کوردستان توی زۆرێک لە بەریەکەوتن بوون لەبارە کۆمەڵایەتەکان لەبارە فەرهەنگیەکان لەبارە کەلتوریەکان لە واقعی کوردستاندا بەڵێ لە کوردستانی ئێمەدا پارتی سیاسی و ئیتیجاهاتی ئایدۆلۆژی هەبووە ئەمە لە ساڵانی ڕابردوودا بەڵام خەریکە وردەوردە لەم چەند ساڵەی دوایی بەهۆی هەڵبژاردنەوە بەهۆی واقعی سیستەمی حکومڕانیەوە بەهۆی ئەوە کە دەبێت هەموو لایەکمان فکرەیەک تەبەنی بکەین کە کۆمەلگا بیەوێ لەگەڵ خصوصەتی کۆمەلگادا بگونجێ و هەڵقوڵاوی خواستەکانی کۆمەلگای بێ نەک چوارچێوێکی ئایدۆلۆژی فەرزی کە بێبەوەی کۆمەلگای لەسەر پەروەردە بکەیت دەبێت کە پەروەردەکانمان لە سروشت و پێداویستەکانی کۆمەلگاوە سەرچاوە بگرێتەوە بۆیە من واتە سەوەر دەکەن لەم سەد ساڵانەی دوایی لەگەڵ وردەوردە بەرەو پێشچوونی وەزعی هەڵبژاردن و پێویستبوونی کۆمەلگا بە ڕنگدانەوەی خواستەکانی کۆمەلگا هەست دەکەم وردەوردە پارتی ئایدۆلۆژی و ئاڕاستەی ئایدۆلۆژی لە کوردستاندا تەنها لە چوارچێوەی لێرە و لەوێ لە چوارچێوەی چەند گروپێک دەمێننەوە خەریکە پارتە سیاسیەکانیش لە ڕوانگەی پابندبوون بە ئایدۆلۆژیا و فەرزکردنی ئایدۆلۆژیاوە بەرەو کاڵبوونەوەیەکی زۆر دەچن لە هەرێمی کوردستانە چونکە گەشەیەکی سروشتی لە هیچ بوارێکە ڕووی نەداوە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی شێوێنراوە هەمیشە لە بەردەم غەزەوات و هێرش و پەلامارا بووە بە درێژایی نزیکەی چەند هەزار ساڵێک ئەم کۆمەلگای ئێمە نەیتوانیوە جێگیریەکی هەبێت و بیر و بۆچوون و ڕوانینەکانیش لە جێگیری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیە سەر هەڵەدەن ئەو کۆمەلگایانەی کە بەردەوام لە بەردەمی هێرش و پەلامار و شێواندنان نابنە لانکە و پێگەی سەرهەڵدانی بیر و بۆچوونێکی جێگیر و سیستەماتیک بۆیە ڕوانینە ئایدۆلۆژیەکانیش کە لە کوردستانە بە دڵنیایی پەیڕەو کراون و ئێساش پەیڕەوە کرێن و بوونیان هەیە هەمویان لە دەرەوە هێنراون یعنی لاساییکردنەوەیەکی هاوشێوەکانن مەسەن لە ڕووە نەتەوایەتەکەەوە تەماشای بکەی ئەوانەی کە بە ئایدۆلۆژیایەکی نەتەوەیی بەلای شۆفینیزمە بۆ بابەتەکانە ڕوان و نەتەوایەتی لەو چوارچێوەیە ئەبینن بەو ئایدۆلۆژیایە بیرەکەنەوە سەرچاویان لە هەنێنەتەوە و میلەت و ڕوانین و بیری ترەوە هێناوە ئەوانەی وەکو کۆمونیست بیرەکەنەوە لە دەرەوە ئێرەوە هێنانەوە ئەوانەی وەکو ئیسلامیکی سیاسی تونڕە و بیرەکەنەوە لە دەرەوەی کۆمەلگاکەوە ئەو ڕوانیان هێناوە مەسەڵەن تەماشاکەی ئاینی ئاسایی خەڵکی کوردستان کە زۆرینەی ئاینی ئیسلام و موسڵمانن ئاینێکی پێشتر هێمن و ئاسایی و هێندە عیبادەت بووە هێندە کێبەرکێ و ململانێ و تونند و تیژی نەبووە بەڵام کاتێک بۆ چونە تونند و تیژەکان دێن ئەبینی کە تونند و تیژی لێ ئەکەوێتەوە کۆمونیستەکان کە یان بۆری بۆچینێکی هێنرا و بەکارهێنرێ تونند و تیژی لێەکەوێەوە مەسەل نەتەوایەتەکانیش کە تا ئێستا ڕەنگە لەو بوارە کەمتر کورد پەنای بۆ تونند و تیژی بردبێ هەمیشە هەر هێرشی کراوەتە سەر و لە بەرگریا بووە بەڵام بوونی ئەو ڕوانینە کە تۆ نەتەوەکەت لەسەر نەتەوەکانی ترەوە بینی و وەکو ئایدۆلۆژیایەکی نەتەوەی شۆفینیستیانە بۆ مەسەلەکە بڕوانی کە تونند و تیژی نانوێنی لەوەیە کە هێزن یەکنا هێزە بێ لەو بوارەشا دیسان تونند و تیژی ئەنوێنێ و بۆیە بۆ پرسیارەکەی بەڕێزە ئەو بۆ چوونانە هێندەی لە دەرەوە هێنراون هێندەی زادە و هەڵقوڵاوی بیر و بۆچوون و ڕوانینی کۆمەلگای کوردەوارینی ئایدۆلۆژیا وەکوتم
سیستەمێکە ئێمە ئیستقرارێکمان نەبووە بە شێوەیەکی بڵین چەکەرەیی دروست ببێت و پەلوپۆ بەهاوێ و گەشە بکات و بنەماکانی دیاری بکرێ بەڵکو وەکو زوربەی بیرروبۆچوونەکان لە کۆمەلگای ئێمە بە شێوەی معەلەب بە حازری هێنراون و سەپێنراون بەسەر کۆمەلگای ئێمە و هەڵقوڵاوی زوربەی زۆریان هەڵقوڵاوی کۆمەلگاکی خۆمانی. بەڵێ ئایدۆلۆژیا چەندێک بە دیوەنالۆژیکەکەیدا خراپە و بۆی هەیە دەستی بچێتە کارەساتی زۆر گەورەوە ئەوە بە دیوەکی دیکەشدا هێزی بێ ئایدۆلۆژی ئەبێتە ئەو کۆکتێلە کۆکراوەی کە نازانرێت ڕەنگی چۆنە و تامی چی ئەدات. ئایدۆلۆژیا مێژوویەکی زۆر دێرینی نییە لەگەڵ دروستبوونی حیزب بەمانە تازە و مۆدێرنەکەی ئەویش ئەبێتە پێوەرێکی سەرەکی هەر هێزێکی سیاسی کە لە سەردەمی نوێدا دروستە بێت. لە ڕێگەی ئایدۆلۆژیاوە هێزە سیاسیەکان ئەبینرێن و ناسنامەیان جیاکرێتەوە و دنیا بینیان ئاشکراکرێت. ڕاستە ئێستا باسی هێزی بێ ئایدۆلۆژیە کرێت بەڵام تا ئەم لەحزەیەش لە دەرەوەی ئایدۆلۆژیا هیچ هێزێک لە دنیای ئێمەدا نەیتوانیوە شوناس و ناسنامەی خۆی دیاری بکات و بە کۆمەلگا بڵێت من تەنێکی جیاواز و بێ ئایدۆلۆژیا. وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد واتە و تعریفاتی زۆری هەیە دەبێت ئایدۆلۆژیا وا بکات لە مرۆڤەکان مەودای فکریان مەودای بیرکردنەوەیان فراوان بێ و نابێت تەنها ئاراستەک بوونیان تەنها ڕەفتارەکان لە چوارچێوەی ئایدۆلۆژیایەک قەتیز بمێنن چونکە مەرج نییە هەموو ئایدۆلۆژیەک هەموو بردۆزێک هەموو ڕێڕەوێکی ئەو ناشۆنالیست کۆمۆنیست مەسەلەن سۆشیال دیموکرات ئەمانە هەمویان تەفسیرێکی تەواویان بۆ ئەو ڕووداوانە ئەو ڕووداوانە هەبێت کە لە کۆمەلگادا ڕوئەدەن واتە مەرج نییە وەڵامی هەموو پرسیارەکانی کۆمەلگا بدەنەوە ئەو بردۆزانە و مادام مەرج نییە وەڵامی هەموو پرسیارەکان بدەنەوە مەرجیش نییە ئەمانە بتوانن ڕۆڵێکی ئیجابی لە هەموو کاتەکاندا ببینن. بۆیە پێویستە کات لەو کاتانە یا لەو مووقیفانەی کە ئایدۆلۆژیا دێتە ناو کایی کۆمەڵایەتی دێتە ناو کایی سیاسی دێتە ناو کایی ئابوووریەوە و دەبێت ئاگامان لەوە بێت کە ئەم ئایدۆلۆژیایە بە نێگەتیڤی بۆ سەر کۆمەلگا و بۆ سەر ئابووری بۆ سەر سیاست نەگەڕێتەوە و ڕوونەدات. بەڵام ئەوەی کە دەبینی بەڕاستی ئێستا ئەوەیە کە لە هەموو ئەم بوارانەدا ئایدۆلۆژیا ڕۆڵی خراپی گەڕاوە دەبی ئەمڕۆ خراپە لە ئایدۆلۆژیا دابڕنین شتێکە کە بەڕاستی دەتوانین بڵین مرۆڤەکان دەبێت لە چوارچێوەیەک بیرکەن و چوارچێوەیەک بۆ خۆیان دیاریکەن یان پارتە سیاسیەکان یان کۆمەڵەکان و ئەم چوارچێوە سیاسیە فکریە ئابووریە کۆمەڵایەتی کە دروستە بێ بۆ بیرکردنەوەی مرۆڤەکان دەبێت تا ئەو ئاستە بێت کە فعلەن بە ئیجایی بۆ سەر کۆمەلگا بتێ ئیستیجابی ڕەغەباتی کۆمەلگا بێ نەک بێت و بێتە بار بەسەر کۆمەلگاوە و بێتە عائق ڕێگر لە بەردەم بەڕێپێچوونەکانی کۆمەلگا. بۆیە من دەڵێم لە کۆتاییدا ئایدۆلۆژیا ئەوەندەی چەکێکە بەدەست ئایدۆلۆژیستەکان و بۆی کۆمەلگای پێ بە ئایدۆلۆژی بکەن کای سیاسەکانی پێ بە ئایدۆلۆژی بکەن و هەموو هێز و پارە و توانە و تاقەکان بۆ خۆیان قەتیز بمێن و بۆ خۆیان بگەڕێنەوە خۆیان تەحەکومی پێوە بکەن و لە ڕوو کۆمەڵایەتیەوە ئەوان بیانێ کۆمەلگا ئاراستە بکەن و تەقیمان بۆ کۆمەلگا تەقیمێکی ئایدۆلۆژیانە بێ بەڕاستی کۆمەلگا بە ئاراستێکی خراپدا دەبن. بۆیە دەبێت کۆمەلگا و کای سیاسی و کای ئابوووریەکان بەڕاستی لە ئایدۆلۆژی دابڕین بۆ واتایی کە ئایدۆلۆژیا کاریگەری سلبی و نێگەتیڤی هەیە بەسەر ئەم کایانەوە ئەم بوارانەوە. بۆیە پێویستەکەمە بڵین ئایدۆلۆژیا تا ئەو کاتی قوبوڵە تا ئەو کاتی پۆزتیڤە کە نەبێتە هۆی ئەوەی کە کۆمەلگا بە ئاراستێکی خراپ دابەرە. تا بۆیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەوەی کە من ینی تێبینیم کردووە ئایدۆلۆژیای سیاسی با بڵێن سیاسی دینی بەتایبەتیش ئیسلامی تا حدێک دەتوانین بڵێم گونجاوترە لەبەر چی؟ لەبەرەوەی تەمانەوە فەزلەش بۆ حیزبە ئیسلامیەکان ناگەڕێتەوە بەڵکو بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆمەلگایەکی دینیە هەرێمی کوردستان کۆمەلگایەکی ئیسلامیە لە ژیانی ڕۆژانەدا نەریتەکان تێکەڵ بوون لەگەڵ بەها ئاینەکان ئەوەیە وا دەکات زۆرێک لە گونجان هەبێ لە ئایدۆلۆژیای با بڵێن ئیسلامیدا. ئەجینا بە شێوەیەکی گشتی من پێم وایە لە هەرێمی کوردستان ئایدۆلۆژیا بەمانە بۆ مانایی کە ئێمە پێناسەمان کرد یاخود لە دنیای ئەکادیمی و لە دنیای با بڵێن
فەلسەفە ئەوانە دەکە ئاماژەی بۆ کراوە پێناسە کراوە تەواو گونجاو نییە هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە بۆ نمونە چینەکان بەناو ئەو گەشە سندنەدا تێنەپەڕیون کە لە ڕۆژئاوادا ڕوویداوە چینەکان تا ئێستا ناتوانیوە ینی بەرژەوەندێکی تایبەت بە خۆیان پەرە پێ بدەن بەرژەوەندێک بڵێن ئەو بەرژەوەندە تایبەتە بە هەنی لە ڕووی فکری و ئایدۆلۆژیەوە تایبەتە بە بەم چینە چینی سەرەوە یاخود چینی خوارەوە تا بۆیە چینەکان دەتوانین بڵێم خاوەن ئایدۆلۆژیای تایبەت بە خۆیان نین خاوەن بەها و سیستمی بیرکردنەوەی تایبەت بە خۆیان نین ئەمەش بەشێکی پەیوەندی بەوە هەیە وەک گوتم بەو گەشە سەندنە کۆمەڵایەتیەوە هەیە بەڵام لە لایەش تریشەوە لەسەر ئاستی سیاسیشەوە دەبینین یعنی ئەو گەشە سەندنە بەو شێوەیە ڕووی نەداوە حزبێکی دیاری کراومان نییە کە نوێنەرایەتی چینێکی دیاری بکراوت کە هەڵگیری ئایدۆلۆژیای چینێکی دیاری کراوە جا بۆیە ئەوە خۆی لە خۆیدا ئەو تەکەل و پێکەڵی دروست کردەوە زەحمەت ئێمە بتوانین لەژێر ڕۆشنایی ئەو ئایدۆلۆژیا ئەو تعریفانەی کە بۆ ئایدۆلۆژیا کراوە هەرێمی کوردستانی پێ بخوێنینەوە ئەگەر بە شێوەیەکی تایبەت ئاماژە بە مەسەلەی بە مارکسیزم بکەین مارکسیزم باز لە ئەوە دەکات لە با بڵێن ژێرخانی بەرهەمهێنانی ئابووری دەبێتە هۆی دیاریکردنی سەرخانی سیاسی بەڵام ئایا تا چەندەوە لە هەرێمی کوردستاندا ئەمە ڕوویداوە ئایا ئەو پەیوەندەکانی بەرهەمهێنان بەخۆی تا ئەو حەدە گەشەی کردووە کە بتوانێت سەرخانی سیاسیمان دیاری بکە بەو شێوەیە نابینم لە کاتێکدا ئێمە زۆر لە حزبی سیاسیمانەوە کە هەڵگری ئایدۆلۆژیای مارکسی بووە تا بۆیە ئاسان نییە باز لە هەرێمی کوردستان بکەین لە پەیوەندی لەگەڵ ئەو ئایدۆلۆژیانە بە هەر حاڵ ئایدۆلۆژیا دەبێت چی بکات ینی با بڵێن پرسیارێکتر ئەوەیە من پێم وایە ئەوە دەبێت لە پێگەی ئایدۆلۆژیاشی دیاری کراوە ئەو قسەیە بکەین بۆ نمونە بۆ من ئایدۆلۆژیا پێویستە بە شێوەیەک ژیانی ئێمە ڕێک بخات بە شێوەیەک ئێمە ئاراستە بکات بە شێوەیەک تاکەکانی کۆمەلگا با بڵێن کۆمەلگا وا بکات کۆمەلگا کار بکات کە لەسەر کۆمەڵێ بەهای باش بۆ نمونە مەسەلەی یەکسانی مەسەلەی دادپەروەری لەسەر ئەم چەمکانە کۆمەلگا ڕابێنی بۆ من ئەوەیە کە ئایدۆلۆژیا چ لەسەر ئاستی حزبی بێت لەسەر با بڵێن سیاسی بێت لەسەر ئاستی ئابووری بێ پێویستە ژیانمان بە شێوەیەک ڕێک بخات تاکەکان بە شێوەیەک هان بدات بۆ ئەوەی گەشە سەندنی باشتر یاخۆت وەکو گوتم بەو ئایدیالانە بگات ئەوەی کە گوتم بۆ نمونە دیموکراسیە یەکسانیە ئازادیە تا دوای ئێمە زۆر زەرگرتمان لەگەڵ دوو دیوی ئایدۆلۆژیا هەیە ئایدۆلۆژیایەک کە زۆر جار ئیبی ئەو ژینگەیەشی نییە و لەسەر ژینگەیەک فەرز دەکرێت کە جیاوازە لەگەڵی مەستم ئەوەی ئایدۆلۆژیایەک لە ڕووسیا دێوەکو باڵێن چەپەکان فەرزی کە بەسەر واقعی کۆمەلگای ئێمەدا کە هێشتا کۆمەلگایەکە لە کۆمەلگای کشتتوکاڵیدایە کۆمەڵێک پرینسیپ و دیسپلینی ئایدۆلۆژی جێبەجێ دەکرێت کە کۆمەلگایەکە زۆر جیاوازە لەگەر کۆمەلگایەکی تری ڤێتنامی یان کۆمەلگای شتری وەخسلافی ئەمە گرفتێکە کە لە ڕابردوودا بوو گرفتی دوم ئەوەیە ئێمە خوێندنەوەمان بۆ ئایدۆلۆژیا چونکە ئایدۆلۆژیا نەجارەتوانێت ڕۆڵی ئیجابی بژێڕێ بەڵام دەبێت زاریش کەمە ئایدۆلۆژیانە بە خۆماڵی بکرێنەوە ئێمە گرفتمان لە زۆر جار ئێمە لە ڕوتی ئیسلامی ژەو گرفتەمان هەیە مەسەڵەن دەبینی دیدگایەک فتوایەک بیر و بۆ چوونێک خوێندنەوەیەک بۆ وەدەقە شەرعیەکان بۆ چوارچێوە فەقیەکان بۆ تەفسیری ئایەت و حادیسەکانی ئێمە دەبینین زۆر جار لە گواستنەوەی لە شوێنێکەوە بۆ کوردستانی ئێمەدا دەبینین زۆرێک لە بەریەکەوتن دروست دەکات بۆیە سیمای گواستنەوەی هەر بیر و بۆ چوون و چوارچێوە ئایدۆلۆژیایە کە لە دەرەوەی سنوور و ژینگەی وڵاتی تۆوە دێ پێویستە جارێککە بە خۆماڵی بکرێتەوە و جارێککە ئەمە ئەبدێت بێتەوە ڕێککەوێتەوە لەگەڵ خصوصیەت و خەسڵەتی ئەو کۆمەلگایە لەگەڵ پرسیار و گرفتەکانی ئەو کۆمەلگایە لەگەڵ خەون و خەیاڵاتەکانی ئەو کۆمەلگایە لەگەر خەون و خەیاڵاتەکانی ئەو سەردەمەشدا چونکە زۆر جار هەندێک ئەفکار و تەجربەی ئایدۆلۆژیایە ئی زەمانێکە لەوانەیە بەم زەمانەی نەخوا بەم زەمانەی دەخوا بەڵام زەمانێکی ئایندە ناخوا بۆیە هەم بە خۆماڵی بوونەوە لە ڕوانگەی مەکانەوە هەم بە خۆماڵی بوونەوە لە ڕوانگەی زەمانەوە ئەگەر بێت و ئێمە هەموو ئەفکارێکی ئایدۆلۆژی بەم ئاقارە دابەرین و بەم فڵتەرەی خۆماڵی بوونە دابەرین لە ڕووی مەکان و زەمانەوە من واتە سەوڕ دەکەم زیانەکانی بەریەکەوتنی ئایدۆلۆژیا زۆر کەمتر دەبێتەوە دوجار ئایدۆلۆژیا دێتەوە ناو چوارچێوەی
کۆمەلگادا هەر یەکۆ بۆ ئاڕاستەی کەبیری لێ دەکاتەوە. ئایدۆلۆژیا ئەگەر ئەبێ لە هەوڵەوتم لێکی جاکەینەوە بە دڵنیایی ئەبێ هەر کۆمەلگایەک و هەر تاکێکیش فەلسفە ڕوانینێکی هەبێ بۆ ژیان بوونی فەلسفەیەک بۆ ژیان کە لە فەلسفەیەکی مرۆڤ دۆستی و بنیادنەرانەوە سەرچاوی گرت بێ ئەوە استراتیژێکی ڕوون و سەرکەوتوانە و ئاشتی خوازانە و بەدیهێنەرانە لە کۆمەلگادا ئەهێنێتە ئاراوە هێنێتە دی بەڵام کە بوو بە ئایدۆلۆژیا لە چوارچێوەی ئایدۆلۆژیا وەکوتم دەقی بەست و لە قاڵب درا ئەو کاتە دیسانەڵێمەوە بەرەو ستەمکاری و بەرەو توندوتیژی و بەرەو مراندنی جانی داهێنان و بیرکردنەوە و بە کۆیلەکردن و بە ڕۆبۆتکردنی تاکەکانە ڕوا بۆیە ئایدۆلۆژیا لە هەر کۆمەلگایەک باد وەکو ئافاتێ وایە وەکو بەڵای وایە کە ئەو کۆمەلگایە وێرانەکە لە ناوەوە هەڵێ تێکێنێ لە ڕووکەشی ئایدۆلۆژیاشا یەکێ لە سیفەتەکانی ئەوەیە کە لە سیمای گشتیا سەیرەکەی زۆر تۆکم و قایم دێتە بەرچاو چونکە دەسەخاتە گشت بوارەکانی ژیانەوە یعنی لە ڕێڕۆشتن و خواردن و لە بەرکردن و بیرکردنەوە و جۆری قسە و دەسەواژەکانیشەوە بۆ مرۆڤەکان دیاریەکرێ بەمەوا هەستەکەی کە کۆمەلگا بۆتە کۆمەلگایەکی سەربازی و نیمچە سەربازی جۆرێ لە هێزی تایە ینی بڕۆ سەیری ئەزمونەکانی ستالینیزم کە لە سۆڤێتی جاران نازی کە لە ئەڵمانیا و بەعس کە لە عێراقا و ئێستا بیربۆچوونەکانی بڵێن بەناو کۆمونیزم لە کۆریایی باکوور هەموو ئەم ڕواینانە سیرەکەی لە سیمای گشتیانە زۆر پتەوە بەهێز و تۆقمە دێنە بەرچاو بەڵام لە دوجارە ئەم سیستەمانە لە ناوەوە هێندە لاوازن بەرگەی جوڵەیەکی مێژوویی ناگرن و بە ئاسانی لە بەرێک هەڵەوەشێنەوە و دەرەکەوێت کە لە سیما بەهێزن بۆیە ئایدۆلۆژیا هیوادارم بە هەموو ڕووناکبیران ڕۆشنبیران سیاسەتکارانی ئەم وڵاتە وا بکەین کە بە عەقڵێکی کراوەی بەرامبەر قوبوڵکردنەوە بە عەقڵێکی کراوەی داهێنەرانەوە بە عەقڵێکی کراوەی فرەڕەنجی و فرەتۆنیەوە بۆ بیرروبۆچوون و ڕێبازەکان بڕوانین لە چوارچێوەی بنەمایەکی مرۆڤ دۆستانەی نەتەوەی و نیشتیمانی وادا کە ئەم نەتەوە زڵم لێکرا و گەلە زڵم لێکراوەی خۆمان بە ئاراستەیە بەرین ببێتە فاکتەرێکی ئاشتی و پێکەوەژیان و پێکەوە هەڵکردن هەم لە ناو خۆیان هەم لەگەڵ دراوسێ مێژوویەکانیان کە دراوسێتی لە گەڕک و کۆڵانە قابلی گواستنەوەیە بەڵام نەتەوەکان کە دراوسی یەکەن قابلی گواستنەوە نییە ئیلا ڕێگەی پێکەوە هەڵکردن و پێکەوە ژیان نەبێ ڕێگەی تر لە بەردەستیانە نییە سەرباری ئەوی هەمووستەمەی لەگەلەکە ئێمە کراوە نابێ ئەو بێتە هاندەرەوەی ئێمە بینە ئایدۆلۆژیەکی هاوشێوەی ئەو ئایدۆلۆژیانی بەرامبەرمان بەکارهێنراوە بەڵکو بێ بە گیانی لێبوردەیی بە گیانی پێکەوە هەڵکردن و ببینە فاکتەری پێکەوە گرێدان و داڕشتنی سیستەمێکی جوان لە خۆرهڵاتی ناوەڕاستە هیوادارم بڕیا بەدەستان ڕووناکبیران بەم ئاڕاستەیە بیر بکەنەوە بە کاردانەوە ئەگەر بەکاردانەوەی ئەنفال و چیمیاباران و سیاسەتەکانی بەعس و داگیرکەرانی کوردستان لە گەشت پارچەکانە مامەڵە بکرێ ئەبێ کوردیش تونترین ئاڕاستەی ئایدۆلۆژی تیا سەر هەڵبا و بە هەمان میکانیزم بەرامبەر بەوان ڕەفتار بکە بەڵام خۆشبەختانە تا ئێستا گەلی کورد لە کۆی گشتیە ناڵم تاکۆوانە لە کۆی گشتیا دوور بووە لە تیرۆر دوور بووە لە شۆفێنیزمێکی تون دوور بووە لەوەی کە ڕەفتاری هاوشێوەی نەیار و دوژمن و داگیرکەرەکانی ئەنجام بدا بۆیە ئایدۆلۆژیا هیوادارم لە کۆمەڵگەی ئێمە نەبێتە سیستەمی ژیان بەڕێوەبردن ئیتر ئایدۆلۆژیایە چ سەرچاوەی لە ململانی چینایەتی وەرگرت بێت چ لە ئاینی وەرگرت بێت چی لە نەتەوایەتی و هەر بواریترە وەرگرت بێ ترسناکە و ئەبێ گەنجان و خەڵکانی خۆمان و شێرکەینەوە لەوەی کە لە قاڵبی ئایدۆلۆژیان نەدرێن بەڵکو فێریەوە بن کە ڕوانینەکانی بەرامبەریشیان ڕێز لێ بگرن ئەگەر لاشیان قوبوڵ و پەسەند نەبێ بۆەوەی ڕاوبۆچوونەکانی خۆشیان پەسەندکرا و ڕێ لێ نەگیراو بێ.